بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان و خۆشەویستان، سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. پشت بە خوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین باز لە خەوبینین بە سحرەوە بکەین کە زۆر کەس دەپرسێت مامۆستا لە خەوم داوام زانی سحرم لێکرا بوو، یاخود پێیان وتم سحرت لێکراوە، یاخود لە ماڵەکەی خۆمدا لە خەومدا سحرم دۆزیەوە. بەئیزنی خوای پەروەردگار باسی ئەو خەوانە دەکەین. لەگەڵمان وەرە با بەیەکەوە بیبیستین. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی لە ماڵەکەیدا سحرێک هەیە و سحری دۆزیەوە، بەتایبەت ئەگەر سحری شاراوە بێ لە ماڵەوەدا، ئەو خەوا ئاماژەیە بۆ دووشت. یەکەمیان ئاماژەیە بۆ هەبوونی کێشە و گرفت و مەشاکیل لەو ماڵەیەدا. جاری واش هەیە هێمای بەڵاو موسیبەتە یان لەو ماڵەیەدا هەیە، یاخود جاری وا هەیە تووشی بەڵاو موسیبەتێک دەبێت، تووشی کێشە و گرفتێک دەبێت لە ماڵەکەی خۆتدا. دووەمیان ئەو خەوا ئاماژە و هێمای ئەوەیە لەو ماڵەدا ڕەنگە هەندێک بێشەرعی و بێفەرمانی خۆی گەورە هەبێت، پێویستی بە چارەسەرکردن هەیە. ڕەنگە بڵێ بێشەرعی چی؟ جاری وا هەیە کچ و خێزانەکەی ئەو کەسە وەکو پێویست خۆیاندا ناپۆشن و ئەندامەکانیان بەدەرەوەن. جاری وا هەیە گوێ لە فلیمێکی حرام دەگرێت، گوێ لە گۆرانی و تەپڵ و توزەلە دەگرێت. جاری وا هەیە پیاوەکە ئیلتیزامی نییە کاکە، مەشروب دەخواتەوە، جگەرە دەکێشێ، بێ فەرمانی دیکە دەکات، مخالەفاتی هەیە. ئەو خەوا هێمای ئەوەیە کە لەو ماڵەدا ڕەنگە هەندێک بێشەرعی هەبێت. ئەگەر ئەو خەوەت بینی لە خۆت وردبەوە، بە خۆت دابچۆرەوە. ئەگەر کێشە و گرفتێک بێشەرعی و بێفەرمانیەکت هەیە، دەی چارەسەری بکە و ئاگادار کراویتەوە لە ڕێی ئەو خەونەیە کەم و کوڕیەکانت چارەسەر بکە. ئەگەر کەسێک لە خەویدا پێیان وت سحرت لێکراوە، کە زۆر کەس ئەو پرسیارە دەکات مامۆستا لە خەومدا پێیان وتم سحرت لێکراوە. جا ئەگەر کەسێک لە خەویدا پێیان وت سحرت لێکراوە، سحرت لە نەکراوە و مەترسە، ئەو خەوە ئاماژەیە بۆ سێشت. یەکەمیان ئاماژە و هێمای ئەوەیە کە هەندێک جار هەندێک کەسی حەسوود و خەراب دەیانەوێ ئەزیەت و ئازارێکت بدەن و تووشی بەڵاو موسیبەتێکت بکەن. دووەمیان هەندێک جار ئاماژەیە بۆ ئەوە ئەو کەسە زۆر بیر لە سحر دەکاتەوە، دەترسێ، بیر لە شتی غەیبیات دەکاتەوە، بیر لە هەندێک شت دەکاتەوە، ئەو بیرانە وای لێ دەکەن کە خەون بە سحرەوە ببینێت. سێمیان ئاماژە و هێمای ئەوەیە کە ئەو کەسە بیری خەراب بە مێشکی دادێت، هەتاوەکو ئەو بیر و فکرە خراپانە وای لێ دەکەن کەوا دەزانێت سحری لێکراوە و لە خەوێدا دەبینی پێی دەڵێن کاکە وەڵا سحرت لێکراوە. ئەو خەوە ئاماژەیە بۆ ئەو سێشتە. ئەگەر ئەوەت بینی سحرت لێ نەکراوە، ئەگەر لە خەوتدا پێیان وتی سحرت لێکراوە، سحرت لێ نەکراوە، ئاماژە و هێمایە بۆ ئەو سێشتەی کە باسمان کرد، کەواتە لە خۆت وریابە لە ئینسانی خەراب، لە ئینسانی حەسوود، لە بیرکردنەوە لە سحر، لە بیرکردنەوەی خەراب کە بە مێشکتدا دەتبیری خەراب مەکەوە. خۆت بە کار و کردەوەی باشە سەرقاڵکە، خۆت بە زیکر و یادی خوای پەروەردگار سەرقاڵکە، ئەو بیر و فکرە لە مێشکت دەردەچێت و دەڕوات و نامێنێت. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی کە سحری لێکراوە، یعنی بە خەیاڵی خۆی لە خەودا پێی وابوو کە سحری لێکراوە، ئەو خەوەش ئاماژەیە بۆ چەند شتێک. یەکەمیان ئاماژەیە بۆ ئەوەی هەندێک کەسی خەراپ و حەسوود ڕەنگە حەسادەتت پێ ببن، بیانەوێت تووشی زەرەر و زیانێکت بکەن، لە خۆت وریابە. ڕەنگیشە هەندێک جار ئاماژە و هێمایە بۆ ئەوەی ئەو کەسە لە دەرونی خۆیدا هەندێک کێشە و گرفتی هەیە، کێشەی خێزانی هەیە، کێشەی دەرونی هەیە، نامڕتاحە، کێشەی ژیانی هەیە. ئەو خەوە هێمای ئەو جۆرەشتانەیە. هەندێک جاریش ئەو خەوە ئاماژە و هێمای فیتنە و بەڵایە لەو کەسەدا، یاخود لەو ماڵەیدا کە ئەو جۆرە خەوە دەبینێت. هەندێک جاریش ئەو کەسە ڕەنگە بۆ خۆی خەراب بێت، بیەوێ بەڵاو فیتنە و ئاشوب لەناو خەڵکیدا بگێڕێت و تووشی خەڵکی بکات. خوای گەورە هەموو لایەکێ پەنا بدات. ئەگەر کەسێک لە خەویدا بینی لە سحر چاک بۆتەوە، ئەو خەوە هەر زۆر باشە و نیعمەتی خوای پەروەردگارە. هێما و ئاماژەی گەڕانەوەیە بۆ لای خوای پەروەردگار، هێما و ئاماژەی خێر و چاکەیە بۆ ئەو کەسە، و ئاماژەی ئەوەیە ئەو کەسە ژیانی بەرەو چاکتر دەگۆڕێت، بەرەو خێر و چاکە دەگۆڕێت. و ئاماژەیەکیشە بۆ ئەوەی ئەو کەسە ئەگەر بەڵاو کێشە و موسیبەتێکی هەبێت لە ماڵدا یاخود لە ناخی خۆیدا کێشە و گرفتی هەبێت، بەئیزنی خوای پەروەردگار کێشەکانی کۆتایی پێدێت و هەر بەڵاو موسیبەتێکیش کە لەسەری بێت بەئیزنی خوای پەروەردگار کۆتایی پێدێت و هەروەها نامێنێت.
ئەگەر کەسێک لە خەویدا کەسێکی ساحیری بینی یعنی وای زانی ئەو کەسە ساحیرە و سحر لە خەڵک دەکات ئەوە ئاماژە و هێمایەکە بۆ ئەوەی کە لەو شوێنە بەڵاو فیتنە و موسیبەت هەیە خراپە و خراپەکاری هەیە ئاژاوە هەیە لە خۆت وریابە لەو شوێنە و لە خۆشت وریابە لەو جۆرە کەسانە کە دەیان بینی بەتابەت کە بیان ناسی کە سحر لە خەڵک دەکەن خۆت بپارێزە لەو کەسانە خۆت بپارێزە لەو شوێنەی کە ساحیری لێیە لە خەودا دەبینی کە ساحیری لێیە یاخود سحری لێیە ئەگەر کوڕ و کچێکی گەنج لە خەویاندا سحر ببینن ئاماژەیەکە بۆ ئەوەی کە لە ژیانی خۆیان وریابن کەسانێکی حەسوود و خراپ تووشی بەڵاو موسیبەت و خراپەیان نەکەن بە تایبەت لە ڕووی زەواجەوە تووشی بڕیارێکی هەڵەت نەکەن لە خۆت وریابە تووشی خراپە و خراپکاری نەبی ئاماژەیەکە بۆ ئەوەی کە بە خۆتدا بچیەوە لە ژیانی خۆت و لە هەر کەم و کوڕیەکە هەتە وریابی کەسانێکی خراپکار و حەسوود تووشی خراپەت نەکەن یاخود شەیطان تووشی وەزوەسە و تووشی فکری خراپت نەکات و تووشی بڕیاری خراپت نەکات.